شتێکیان بۆ دەرنەچوو. ئەویش حاڵی ژان و جەنابەت ئەم جزدانە و بۆچی دەرکردو ئەتەوێ بڵێ چی؟ بانەکەشی ئاوەدا کە ئەلادین هەڵەکەی وەکو بارانە و دێتە خوارەوە بەسەردا. ڕای قوربانجان زەرر زیانەکان ئەم ئاوە کە هاتووە لەو سەرەوەڕێک ئاوا ملی ناوەتە حەوشەکەوانە ئیتە ئەلێرەوە ڕوویەوە بۆ دیوە جێتێک کە لەو دیشەوە ئەوقی کردوێتەوەوانەوە تا دیوارەکەی لەقانوە مەدبەقەکەی تێک داوە ئیتر گەڕاوەتەوە دیمەنەکان ببینی ساحی فەرموو بن ئەمە گشتی پوفول بۆلاوە ئەمە هەر هەمووی وێران بەوە تا گشتی تکاکە فەرموو ئەلێرە شەوانە ئەمە ئەم دیوارە ئاوەکە کەملی ناوە ئەم دیوارەی لەقانوە ئەوش ئەمە درزی بردۆ دوێنەکە گەسم داوە جەکییاوە ئاراوەڵا ئان تۆ سێری ئێرەکە قوربانجان ئەمانە هەر هەمووی کاوت بۆ ئەوش مەدبەقەکەیە ئەوەتانێ هەر هەمووی ئاوی تێچوە و تاو هینی ئەوەی نەماوەکە شوێنی دانیشتن و هین نەماوە بەڕاستیەکەی ئەمە مەدبەقە هەر هەمووی وێران بە قوربانجان والله هیچی تیان نەماوە هەر هەمووی ئەوتە خۆتان ئەیدین کە هیچی تیان نەماوە مەدبەقەکەم هەمووی سوتاوەشتە ئامێرەکانی هەمووی سوتاوە ئەیتر هیچی تیان نەماوە کاکە جێگای ژیانیش نەماوەتیایی هەر هەمووی ئەوە تا گشتی بەخوا فول بوو لە ئاو ئەو ڕۆژە خۆم لە دەوام بووم هاتوومەتەوانێک گشتی پڕ بووە لە ئاو گیانمان بۆ بوو کە تۆزە ڕۆژی ما بوو ئەگەر بخوا کەس دەرناچوم ناڵم لە مەکتەب و خێزانم ڕای کرد بوو لە سەربانەوە چوو بۆ ئەو ماڵە لێوێ بەرەو مەکتەبەکە ڕۆی بوو باسی ئەو چرکە ساتی مادەم هاوسەی بەڕێستانە لە ماڵ نەبووم جەناب چیرۆکەکەم بۆ باسکی چۆن بوو وەڵی کاکە من دانیشتبوومە لێوێ ئێتە خێرا خێرا ئەم ئاوەنیە لێ پڕ بوومان هۆڵکمان ئەم کردەوانی هێتی هەمووی دەدەقەی نەبر لەگە کسێکمە لە زان کۆ بقسەمە کرد وەڵی تر ئەو نەبزای فەرشەکە بەزۆ کە فەرش بەر سێرکەم یەک کۆشت ئایا حەمکە ئاوم هەیوانە ئیجا ئاهاتە ژوورە تا منم ئاوا وەڵی منی هیچم پێ نەکرا مناڵەکان لە مەکتەب بوون وتم بەخۆ با بڕم مناڵەکانم فرێ مناڵەکانم بکەم باشترێکە چون فرێ مناڵەکانم بکەوتم لە مەکتەب خوالیرم ئاوا هاو لەو بەرقاپی ڕۆژ بخەری هەر ئاو بمان بە باشە کە هاتنەوە چیت بینی کە مناڵەکان هاتمەوانی هەموو ئەتا ئێرە قوڕاو بوو ئەو گشتی خۆمان شۆریتمان پاکمان کردوێتەوانی وەڵی ئەم خانوە تازی ژیانی تیان نەماوە کاگزی مەترسیە بەخوا خۆمان ئەگە بهاتە شەو بۆ گشتمانە خنکەین تایە بانەکەشی ئاوەدا کە ئەلادین هەڵەکەی وەکو بارانە و دێتە خوارەوە بەسەرتا بڵێ ئاراوەڵا ئەنجا ئیتر ئەمیش حەوشەکەی ئەگەر بەڕێستان بێن فەرمون هینی حەوشەکەمانە ئیتر داوا لە بەڕێستانەکەی نەگەر هەچ کەناڵێک هەچ خێرخوازێک کە بتوانانی خانوویەکمان بۆ دروست کاتەوە ئەمە جێگاوان و حاڵی خانۆکەمانەوە ئیتر بەڕاستی وەزەما زۆر خراپە لە خراپیایە هەندێک لەوە چێ کاتێک کە هاوکاری کۆ دەکرێتەوە بەتانیەک بەکەم بزانن بەڵام ئەم ماڵە وەکو لە دیمەنەکانە بینن یەک بالیفیان بۆ نەماوەتەوە یعنی هیچ لەوە چ کەرەستەیە نەبێ بخوانی پێگەرم کە خۆیانی پێداپۆشن شەوان ئەویش حاڵی ژان و جەنابەت ئەم جزدانە و بۆچی دەرکردو ئەتەوێ بڵێ چی واللهی ئەمەوێ داوا لە خێرخوازانەکەم کە شتێکمان بۆ بکەن ئەم خانەمان بۆ چاکن یا خانوێکمان بۆ دروستکەن لێرە دەوامەکەم دەوامی کوێ ئەەکەیت جەنابەت ئێستاکە من خۆم لە کۆمپانیایەکم لەو خوارەوە مانگی بە 300,000 ئارەوەڵە یعنی بژێوی ئەم خێزانە و بە 300,000 ئارەخوا ئاگای لێ و 300,000 یەک دیناریسی ترم لێ لە ئیشێنێ داواکاری هەم لە دەستگای بەخشین لە خێرخوازان چییە کە بەدەم وەلایانی پەیوەندیداریش تەنانەت هەموو لایەنێک هەچ کەسێک هەچ پەیوەندیدارێکە بتوانێت هاوکاریمان بکە و خانوێکمان بۆ تیا دروست کاتەوە کە لەم عەرزەیە منم عەرزە مەچی خۆمە خانوێکمان بۆ بکە زۆر سوپاسیانەکەم زۆر مەمنونیانم خی گەورە سەرکەوتویان کە لە هەموو شتێکە ئیتر ئەوە هینەکەی منە کە لەگەڵ بەڕێستانەکە قسەم کردویتر ینی ئەوەندەی دیکە ئەم بارانە خانووقی بێ ئەمەل کردووە بەڕاستی بتوێنێتەوێت توانی ئەوەی نەماوە کە پیاوتیا دانیشێت هەر پەش کەوتووە لە هەموو شتێک کەوتو لە خانوویەتی کەوتووە تەنانەت بۆ ئەگەر بڵێ وەکو بۆ هاوینان کەپرە هاوینەیەکە گەر هیچ ئینیشتیان نەماوە چ میزگەنیەکتان هەیە بۆ ئەم باڵا و هەوڵیشی بۆ دەمەوە چ داوایەکتان لە خێرخوازانەیەکە بەدەم ئەم ماڵەوە بچن وەڵاهی من طبعا لە یەکەم ڕۆژی ڕووداوەکەەوە ئێمە لە ناحی تەکێ ماڵان دەگەڕین بە مەیدانی ماڵان بەسەرەکەینەوە ئەتوانم بڵێم نزیکەی 200 ماڵ ئەو چۆتە ماڵیانەوە و خەسارەیان کردووە لە نێو هەموو ئەم 200 ماڵی لە ناحی تەکێیە ئەتوانم بڵێم ئەم ماڵە تاکە ماڵە کە زۆرترین زەرری بەرکەوتووە ئێستا ئێمە هەمانە ئەشیاکانی لەدەستداوە ماڵەوەی لەدەستداوە ینی جێوبان و خواردن و شتەکانی هەموو فەوتاوە بەڵام ئەم ماڵە ئەو ماڵەیە کە خانۆکەشی لەدەستداوە
یعنی ئەمە هەر ئەوە نییە کەوا بڵێن بەس ئەشیا و پێداویستیەکانی لە دەستداوە بگرە خانۆکەشی بە کەڵکی ژیان نەماوە ینی سیر دەکەی خانۆکەشی داتەپیوە دەبەرەوەی ئەم خانووە لە پێشدا وەک پێویست نەکراوە بە دوو جوین کراوە دوو بەشە بەشێکی ئێستاش هەردارە ئێستاش هەردارە لەو سەرەوە ئێستاش هەردارە وەکو داری قەدیم ئەم لاش ئەمەش لەبەر نەبوونی و لەبەر دەستکورتی کە ئەم بەڕێزە کە نەیتوانیوە وەکو پێویست خانوویەکی تۆکمە دروستکە و وابێکەوە بەرگی لافا و ئەمانە بگرێ بەڕاستیار خی گەورەش ڕەحمی لێکردوونە بۆی کەوا خۆیان تیان ئەچوونە لە نێو خانۆکەدا بەڵام من دەڵێم ئەو کەسانی کە خێر دەکەن ئەو کەسانی کە بەدەم خەڵکەوە دەچن لەم چەند ڕۆژەیە ملیاران $1000 لە شاشەکانەوە پیشانەدەن وەرن لەم ماڵەیە سەرفیکەن کە جی خۆی دەگرێ وەرن لەم ماڵەیە سەرفیکەن کە بەڕاستی شوێنی خۆی دەگرێ و جێ خۆی دەگرێ و ئەمان چەندین مناڵی ساوایان هەیە چەندین مناڵی بچووکیان هەیە کە لە قوتابخانە دەخوێنێ و تەلەبەی زانکۆیان هەیە کە پێویستی بە پارەیە یعنی کەسێک 300,000 نەفەر هەیە خواردن ێگەچێتە مەطامێ دانیشە 400-500,000 سەرفەکە یعنی بەڕاستی 300,000 بای ئەوە نییە پشتی پێ بەستێک کە تەلەبەی زانکۆ هەبێ چەندین قوتابیت هەبێ لەگەڵەوەی ئەمەش وەزعەکەش بێ هەموو پێداویستەکانش لە دەست بی لە سەلاجە لە مجەمیدە لە تەباغ لە ئەوە معرەز لە هەموو ئیترەوە ڕاخەر هەموویان لە دەستداوە بۆی ئومێدەوارم ئینشاڵڵا بەدەمیانە بچن و ئێمەش پشتیوان بەخوا درێخی ناکەین بۆیان و لە خزمەتیانە دەبین ئینشاڵڵا و پشتیوان بەخوای گەورە لە نزیکترین کاتە لە ڕێی خێرخوازان و لە ڕێی خوا پێداویستانەوە ئینشاڵڵا هەوڵ دەین هیمەتێکیان بۆ بکەین و ئەو پێداویستی و کەرەستە و شتانێک کە هەیە ئینشاڵڵا بۆیان دابینکرێن. داواکاریم لە خەڵک ئەوەیە کە خێرخوازان خانوویەکەم بۆ تیا دروستکەن خانۆکەم بەر ئەم لافاوە کەوتو ئەم لافاوە بەڕاستی وێرانی کردووە دیوارەکانی هەمووی هەرسی هێناوە ئەجا وەکو خۆشم وەکو وەخسە بڵێن خۆشم نەخۆشیم هەیە ئەو نەخۆشیم ئێستا پێویستیم بە پارەیەکە کە بچم خۆم ئەمەلیاتکەم ئەمەلیاتم چارەسەری نییە خێزانیشم هەرە ماشێوە نەخۆشە مناڵم هەیە لە مەکتەبە مناڵم هەیە لە زانکۆیە بەڕاستی لە کۆمپانیایەکە مانگی 300,000 هەیە یەکشێکی ترم نییە ئەویش حاڵ و گوزەرانی منە کە بەر ئەم لافاوە کەوتۆ و ئەم لافاوەش ئەمە دەسەڵاتی کەسی تیانی لای خوای گەورەیە زۆر شکرم بە بەشی خوای گەورە کە مناڵێک میچی لێ ناتۆ و ئیتر ئەوە ژیانەکەمانە قوربانجات. والله ئێمە ماڵێکی هینین دەوڵەمەند نین فەقیرین ئیجام ئاوەش هاتووەتە ماڵمە حەچی موادی کاربایی سەلاجێ غەسالێ تەباغی غازە کەوانتر هەمووی ئایتێ تۆ مەخسەلێ هەمووی هین بۆ ئێرا بۆ بەسەریەکە هەمووی سوتاو سەلاج هەچی کاهینی ئەمیرەکان هەمووی سوتاوە کاکە خۆی خانۆکەمان تۆزێ باش نەبووی سام لافاوەش بەسەرێ هاتووە ئەوە نێتی هەر بەعمل هین نەماوەتیا ئیدارە بکەین. بسم الله الرحمن الرحیم دیارە ئێمە کو دەستگای خێرخوازی بەخشین بە شەو ڕۆژ لە خزمەتی خەڵکی شارەکەی خۆمان دابووینە و ئێمە ئەو ماڵانی کەوا بە تەواوەتی زیانی تەواویان لێکەوتووە هەوڵ ئەدەین تەعویزێکیان بۆ بکەینەوە تەعویزی مادی بێ کەلوپەلی ناوماڵ بە هەر شتێک بێت بۆ ئیسە سەردانی ئەم ماڵەمان کرد ئەم ماڵە لەگەڵەوەی هیچ شتێکیان نەما لە کەلوپەلی ناوماڵ خانووکەشیان بە کەڵک نایە بۆیە ئەو داوا لە خێرومەندان نەکەینکەوە لە هەموو شار و شارستانی کوردستانەوە ئەم ماڵش پێویستان بۆ یەکەوە بستنە خانوویەکی باشە چکە شوێنەکەشیان وایە کەوتوتە شوێنێکە ئاو لافاو ئەگرێتەوە بۆی ئێمە پێویستە ئەم ماڵە ڕزگار بکەین گەوەی خانوویەکی باشتران هەبێ و خانوویەکی شایستە بێ وەکو دەستگای خێرخوازی بەخشین پێیانمان ئەوەی بۆ خەڵکی خێرومەندانی کوردستان بتوانین ئەم ماڵە خانوویەکی باشیان بۆ دروستکەن چکە پێویستیانە کۆمەڵی مناڵی وردی هەیە داوا لە خێرومەندان و خێرخوازانی کوردستان ناکەین کە بەهانەی ئەم ماڵەشەوە بێن چکە من شەو سەردانیم کردن هیچ کەسێک نهاتوتە ماڵمان و یەکەم کەسێکن دێنە ماڵان بەڕاستی سەرم سوورما شۆک بووم کە ئەم ماڵە چۆن ڕزگاریان بووە موقعی خانووەکان وایە ئەو لافاوی کە لە مەکتەبەکەەوە هاتووە مەکتەبەکە چای خۆتان دیوتانە لە کەناڵەکانەوە ڕیکورتە ئەم ماڵە ئیتەخوای گەورە پاراستنووی ئێستا شیمەتی مسلمانن ئەوەیەکەوە بتوێن ئەم ماڵە خانوویەکیان بۆ دروستکەین.
خەڵکی سنووری چەمچەماڵ و شۆڕش و تەکیە تووشی ئەو ناڕەحەتیە گەورەیە بوون دەستگای خێرخوازی بەخشین کەمپینەکەی وەکو یەکەمین ڕێکخراوی خێرخوازی لە هەرێمی کوردستانە ڕاگەاند. نەتیجەی کارەکانیشی لێرە و بە چاوی خۆتانەی بینن کە ئەو پێداویستی و ئەو بەدەمەوە هاتنەی خەڵک کە هێنای بۆ دەستگای بەخشین وەکو کەمپینێک ئەویش هێنایە ئێرە و خستی خزمەتی ئەو کەسانەی کە پێویستیانە و ئێستا خۆیان بەدەستی خۆیان ئەو شتانەی کە بۆ ماڵەکانیان ئەشێ هەڵی ئەبژێرن و بۆ ماڵەکانیانی ئەبنەوە دووبارە گەرم و گوڕی بۆ ماڵە ساردەکان ئەگەڕنەوە. دەستخۆشی لە هەموو خێرخوازانی کوردستان و جیهان دەکەین خێرخوازە ئیسلامیەکان بە تایبەتی کە هاتوون بە هانای ئەم خەڵکە لێقەوماوەوە بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان وەکو ئاسایش و پۆلیس توانیوانە هاوکاری بگەێنە ئەم خەڵکە لێقەوماوانە. زۆر سوپاسیانەکەن خوای گەورە پاداشتیان بداتەوە ماڵیان ئاوا بێ. بەڕاستی ئێمە هەمومانە بێت هاوکەری یەکتری بین بە حکومەت و بە خەڵک و بە لێقەوما و دەوڵەمەند و فەقیر و هەژار هەمومانە بێت هاوکاری یەکتری و دەستباری یەکتری بین. خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. خوای گەورە کوردستان بپارێزێت لە هەموو بەڵاو موسیبەت و ناڕەحەتی ئینشاءالله. من زەرمەند نەبووم لە ڕاستیە، هیچم وەرنەگرتووە، هیچم نایە، بەڵام زۆرم پێخۆشوازم ئەو هەمۆشایە بۆ ماڵی من دێ لەبەر ئەوەی ئەمە هەمووی کۆمەک و یارمەتی موسڵمانانە بۆ خەڵکی لێقەوماوان. زۆر پێخۆشحاڵین، زۆر سوپاسیانەکەن، خوای گەورە پاداشتان بداتەوە، ماڵیان ماڵی هەموو خێرخوازان ئاوا بێت. بەناوی خۆی گەورە و میهرەبان، ئەمڕۆ ئێمە وەک دەستگای خێرخوازی بەخشین نۆبار هەڵگر هاوکاریمان هێناوە بۆ زیان لێکەوتوانی ناحی شۆڕش. لێرە دابەشی ئەکەین وەک ئەبینن کە خەڵکەکە دڵخۆشن بۆ هاوکاریانە کە هاتووە لەبەرشتی زۆر باش خێرخوازان هێناوێن ئێمە لێرە و سوپاسیانەکەین و سوپاسی ئەو برا شۆفێرانەکەین کە خۆبەخشانە هاتوون بەڕاستی لەگەڵمانە لە بەیانیەوە لەگەڵمانە و هەتا ئێستاش بەبێ بەرامبەر خوای گەورە پاداشتی خێریان باتەوە. لێرەشەوە سوپاسی خێرخوازانەکەین کە بەردەوام دێن بەدەم کەمپینەکانەوە و سوپاسی نووسنگەی هەندەرانەکەین کە لێنەبراوانە هاتوونەتە مەیدان و لەم کەمپینا بەشدارن و سوپاسی نوێنەرەکانیشمانەکەین لە کەرتی غەزەوە کە توانیان پارە کۆبکەنەوە و هاوکار بن لەم کەمپینا. حەمد و ستایش بەخوای گەورە دیارە ئێمە دوای ئەوەی هاوکاریەکانمان لە ناحیەی تەچێ لە شۆڕش لە چەمچەماڵ هاوکاریەکانمان کەپیکە و کەپینێکە ڕامان گەیاندبوو هاوکاریەکانمان هەموو لە هەموو شوێنەکان تەوزیع کرد. ئەمڕۆ لە پیرەمەگرونین ئەمڕۆ بەشێک لە هاوکاریەکانی کەمپینەکەی دەستگای خێرخوازی بەخشین هێنامان بۆ پیرەمەگرون کە زۆرێک لەو خەڵکا و لە نووسنگەی بەخشینی دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی پیرەمەگرون کە داوای کردبوو کە ئەمەش خەڵکیشمانەیە کە زۆر زیانی لێکەوتووە بەرلافاوە کەوتووە و هاوکارێکی زۆرمان هێناوە ئەمڕۆ بەسەر ئەم خەڵکەیە دابەشیەکەین وەکو ئێوە بینن پێکهاتووە لە فەرش و مەتانی و دۆشتەک و پێداویستی زۆری تایە و خۆراکی تایە دابەش دەکرێت بەسەر ئەو ماڵانەی کە دیاری کراوە لە ڕێگای ئەنجومەنی پیرەمەگرونی کۆمەڵی دادگەری یان لە ڕێگای نووسنگەی بەخشینی پیرەمەگرون. ئەو ناوانە هەمووی دیاری کراوە زیان لێکەوتوان زەرمەندان دیاری کراون و لە ڕێگای ئەم لیژنەوە کە سەردانی کردوون ئەمڕۆ هاتوون ئەم خەڵکەیە هاوکاری بکەین. ئێمە دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە هەماهەنگ بوونە و پشتیوانی دەستگای خێرخوازی بەخشین بوونە لەو
کەمپینانێک کە ڕایەگەێنی یان لەو فەقیر و هەژار و یا لەو بێباوکانەی کە دەستگای بەخشی دەریەخا کە دەستخۆشیان لەکەین کە خێرخوازان هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بوونە دەستیان خۆش بێ خوای گەورە ئەزر و پاداشتان بداتەوە. خی گەورە پاداشی خێرتان باتەوانێ ئەم کەمپینیان کە بۆ پیرەمەگرون کرد ئێمە وەکو نووسینگەی پیرەمەگرون بەڕاستی ئەم ماڵانە زەرەنمەند بوونە لافا و ئاو چۆتە ماڵیانەوانێ خی گەورە پاداشی خێری هەموو ئەو خوشک و برایانە باتەوە کە هاوکاری دەستگای بەخشینن بەڕاستی ئێمەش وەکو چەمچەماڵ وەکو ناحی تەکێ وەکو ئەو ناحیانەی ئەم ماڵانە خەسارەمەند بوونە لافا و چۆتە ماڵیانەوانێ زۆربەیان هەیە کرێچین هەیە ماڵی خۆی نییە هەیە فەقیرە زۆربەیان محتاجن زەرورن ئەگەر بێت و کابرا ماڵی محتاج نەبێ زەرور نەبێت لەم شوێنانە خانوو ناکە بۆیە ئێمە دەستخۆشیتان لێەکەین خی گەورە پاداشی خێرتان باتوانێت نمونەتان زیاد بێ دەستگای بەخشین هەردەم هاوکاری خەڵک و فەقیر و لێژار و لێ قەومانمانە دەستگای بەخشین خێرمەندە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشن کە فەقیرن خی گەورە پاداشی خێری هەموو لایەک باتەوانێت بەڕاستی ئەم کۆمەکە زۆر باش بوو ئەم ڕۆکە کە ناحی پیرەمەگوونتان بەسەر کردەوانێ وەکو ئەزراق وەکو بەتانی وەکو ڕاخەر وەکو جلوبەرێک خی گەورە پاداشی خێری هەموو لایەکتان باتەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. پێشەکی زۆر بە خێراتنی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین بەمبەستیەوەی ناحەی پیرەمەگرونیان بەسەر کردوێتەوە بۆی کە ئەم کۆمەکە لەلایەن خێرخوازانەوە ئامادە کراوە بدرێ بە خەڵکێکی فەقیر و هەژار و بەتایبەتی ئەو خەڵکی کە زیانیان لێکەوتووە بەوەی ئەم فەیەزان و ئەم لافاوەوە دیارە ئێمە دەستخۆشیمان بۆ دەستگای خێرخوازی بەخشین هەیە بە دەستخۆشیشمان بۆ ئەم ستافە بەڕێزە هەیە و داوای دوعای خێر بۆ هەموو ئەو کەسولایانانە دەکەین کە بەڕاستی دەستی هاوکاریان بۆ بەرنامەی بەخشین درێژ کردو ئەو لە ڕێوانە ئەوانیش گەیان دویانە بە ناحەی پیرەمەگرون زۆر بە خێر بێن خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە نمونەتان زیاد بێ خی گەورە پەرەکەت کاتە کار و کردەوە و ژیانتانە ئینشاءالله وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.